بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. دوای ئەوەی 30 ئەیلول هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا کەتینە قۆناغی دوای هەڵبژاردنەکان. لە ئێستادا گرینگە بپرسین ئایا ئەوەی کە لە هەڵمەتی هەڵبژاردن باز لە گۆڕانکاری و شێوازەکانی گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا دەکرا هاتوونەتە دی کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی کاریگەر دوای دەرکەوتنی بەشێک لە ئەنجامەکان کە نافەرمیشن چی بۆ دەردەکەوێ و چی دەخوێنێتەوە لە واقعەکە. میوانەکانی من کە لە پایتەختەوەیە زۆر بەڕێز مامۆستا شوان ڕابەر، بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، زۆر بەخێربێی. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر بەڕێز زانە ڕۆستایی، ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، زۆر بەخێربێی. زۆر سپاس بۆ تۆش. مامۆستا شوان بە لە جەنابتەوە دەست پێ بکەم لە خزمەتدا. خوێندنەوەکی گشتی بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان کە زۆرێک پێیان وابوو کە هەڵبژاردنەکان تەنها وەکو شتێک ینی عملیەکی دیموکراسیە لە هەرێمی کوردستان دیوی دیکەی هەبوو خوێندنەوەی جەنابەت. بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و زۆر سپاس بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە بەشداریان لە پرۆسەی دەنگدانی بڵێن هەڵبژاردنی ئەم جارەش کرد. ئەگەرچی بەڕاستی ڕێژەکە کەم بوو و لە هەمان کاتدا پێمان خۆشە کە دەستخۆشی و سپاس بۆ ئەندامان و هەواداران و دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامیش بکەین. زۆر سپاسیان دەکەین، دوعای خێریان بۆ دەکەین کە بەڕاستی جوانمێرانە بەشداریان لەم پرۆسە کرد و دەنجیان بە کۆمەڵی ئیسلامیدا بە پێی ئەو نەتیجەیە کە دیارە نەتیجەیەکی باشە و دڵخۆشکەرە. کۆمەڵی ئیسلامی دەنجی لە زیاد بوون و هەڵسون و ئەوانەدایە. بە تاکید نازانم مەبەستت هەر بڵێن هەڵبژاردنەکانی خولی ڕاهەشت یا بەس ئەم جارە؟ مەبەستمە بە تایبەتی ئەم هەڵبژاردنە. ئێمە بەر لە هەڵبژاردنەکان باسمان دەکرد کە هەڵبژاردن ڕێگایەکە بۆ گۆڕانکاری. تو وای دەبینی ئێستا خۆی شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەم جارە سوپاس بۆ خوا کە لە ڕووی ئەمنیەتەوە هەڵبژاردنەکە بێ کێشە و کارە ساتێکی خوانەخواستە بینی حزبەکان کۆتایی هات. ئەوە شتێکی دڵخۆشکەرە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، بەڵام لە هەمان کاتیشدا خاڵی نەبوو لە تەزویر وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو. خۆی پێم وایە لایەنە سیاسیەکان بە کۆمەڵی ئیسلامیشەوە هەمیشە دەزانین کە ئەم دوو لایەنە دەسەڵاتدارە هەموو جار هەر جارێ بە شێوازێک شێوازەکان ئەگەر بگۆڕین یا دیاریش نەبن پەنا دەبەرنە بەر تەزویر و تەزویرکاری دەکەن. بەڵام ناکرێت لایەنە سیاسیەکان یعنی ئەمە بە خەڵک بە شێوێک بە خەڵک بڵێن ببێتە مای نیگەرانی و ڕژبینی خەڵک کە بەشداری نەکات، چونکە بە تاکید بەدیل و ئەلتەرناتیڤی بەشداری نەکردن نەبوو لەبەرەوەی کە 27 ساڵە هەردوو لایەنی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن، حکومڕانیەکی زۆر خراپ دەکەن کە بۆ تەمایی دابشکردن و پارچە پارچەکردنی هەرێمی کوردستان و کۆمەڵێک ستەم و بێدادی و نادادگەری و فەرق و جیاوازی و کێشە و مەشاکیلی لێکەوتۆتەوە. کەواتە بەدیل چییە؟ بەدیل هەر ئەوەیە کە خەڵک ینی گۆڕانکاری بەرپابکە، شێوازێکی ڕێگایەکی گۆڕانکاریش بریتە لە دەنگدان. بۆیە حزبەکانیش کاتێک کە بەشداری دەکەن هەر بە مەبەستەوە کۆمەڵی ئیسلامیش بە هەمان شێوە ئەگەر بێت و بەشداری هەڵبژاردن نەکەین و هەڵبژاردن نەبی ئەو کاتە یعنی هەر ئەم دوو لایەنە دەسەڵاتدارە لەسەر کار دەبن. بەڵێ ئێمەش پێمان وایە ڕێگایەکە شێوازێکە بۆ گۆڕانکاری بۆ چاکسازی، بەڵام ئەوەش بەوە دەکرێت کە چ حزبێکی چاک و چ نوێنەر و نمایندە و خەڵکێکی باش ڕێژەیەکی باش بێنە سەرکارکە. پێم وایە هەموو جارێ بە تەزویر ڕێیان لێ دەگیرێ کە خەڵکێکی زۆر باش ڕێژەیەکی باش دەرنەچی. بۆیە بە ئەندازەی ئەوەی کە خەڵکێکی باش و کاریگەر دەردەچی لە نێو پەرلەمان و لە حکوومەتیش دەتوانی گۆڕانکاری بکە و چاکسازی بکاتە. باش دەگەڕێمەوە خزمەتت. دووبارە بەخێر بێمەوە سزانە. جگەل لە خوێندنەوەی سیاسی وەکو یاساییەک خوێندنەوەت بۆ هەڵبژاردنەکان چی بووە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سەرەتا پیرۆزبای خۆم لە خەڵکی کوردستان دەکەم لە دەنگدەرەکان کە بەشداریان کرد، لە کاندیدە براوەکان، لە کۆمسیۆن کە سەرپەرشتی پرۆسەکەی کرد. هیوادارم ئەم خولەی پەرلەمان بتوانێت ئەو کارانە ئەنجام بدا کە خولەکانی تر پێیان نەکرا.
لە ڕووی قانونیەوە تەبان یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەبوو و یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێم هەبوو. کۆمیسیۆنی کوردستان دوای ڕاپرسیەکە ئەمە یەکەم ئەزمموی بوو لە سەرپەرشتیکردنی هەڵبژاردنە پەرلەمانیەکاندا و ڕێو شوێنی باشیان گرتە بەڕای من کۆمیسیۆنی کوردستان سەرکەوتوترە لە کۆمیسیۆنی عێراق لەبەرەوەی ئەو کۆمیسیۆنێکە لەسەر ئاستی عێراقیش دەکات کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراقی بەناو سەربەخۆیە بەڵام لە ڕاستیدا لەژێر کۆنتترۆلی چەند حیزبێکدایە بەڵام کۆمیسیۆنی هەرێمی کوردستان بە ڕسمی پێکهاتوو لە نوێنەری حیزبەکان لەسەر هەتا خوارێ حیزبەکان ڕۆڵشی باڵان هەیە لە ئیدارەی کۆمیسیۆن لە بنکەکانی لە بەڕێوەبردی هەمویان هاوکار یەکترن چاودێر لەسەر یەکتر بەیەکەوە کارەکەنەوەکو یەکتیم ئەوە وای کرد کە کەم و کوڕی لە لای کۆمیسیۆن کەم بێ لە ڕاستی دەرەم هەڵبژاردنە من ئەوەندەی چاودێریم کرد کەم و کوڕەکان لە لای کۆمیسیۆن نەبوون لە ڕێکارەکان نەبوون لە ڕێنمایەکان نەبوون ڕەنگە کەم و کوڕی هەبێت لە کارمەندەکانی کۆمیسیۆن ئەوانەی کە نەیانتوانی بەرگری فشارەکان بکەن ئەوانەی کە ڕەنگە هەندێکە بن تەسلیم بووبن بۆ ئیرادەی حیزبێک و ئاسانکاریان کردبێت بۆ تێپەڕاندنی هەندێک شت ئەمەش ناتوانین وەکو تێبینێکی گەورە لەسەر ئەنجومەنی کۆمسیاران حساب بکەین ئەو لە هەموو شوێنێک ئەوە ڕوئەدا لە لاشی تر لە ڕووی یاساییەوە لە ئەنجامی بەشداری نەکردنی ڕێژێشی زۆری هاوڵاتیان هەرێمی کوردستان زیانێکی زۆری دا لە دیموکراسیبوونی پرۆسەکە و دەرفەتێکی ڕەخساند بۆ ساختەکاری ئەم پرسیارە دەکەم ئەمێشێکە لە زیانەکانی بەشداری نەکردنی ڕێژێشی زۆری هاوڵاتیان بەستمە لەو پرسیارەی لەو بارە بکەم کە ڕێگای یەشێک لە ڕێگاکانی تەزوید دروستکردنی ناسنامە و ناسنامەی باری شارستانی بوو ئەمە هەرچەندە خەڵکێکی زۆر ناومێت بوو لە سەروەربوونی یاسا بەڵام ئەمە لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت بێگومان ساختەکاری ئەوە دیارە پێشێرکردنی یاسای هەڵبژاردنەکانە و پێشێکردنی یاسای سزادانی عێراقیشە بە تایبەتی ساختەکاری لە بەڵگەنامە فەرمیەکانی وەچی ڕەگەزنامە وەکو ناسنامەی باری شارستانی ئەمانە تاوانی گەورەنە و سزای زۆری لەسەرە تەنانەت یاسای لێبوونیش ناگرێتەوە ئەو زۆرە کەسان ئەگەر هات یاسا بەڕێکپێشی جێبەجێ بکرێ ئەوەی جێی سەرنج و سەیرە لە لای من حزبێک خۆی حزبێکی مێژووی گەورە حزبێک کە لە دەسەڵاتدا حزبێک کە جەماوەرێکی بەرچاوی هەیە حزبێکە هەردەباتەوە بوون بردنەوەکەی سۆگەرە ئەم زۆرە حیزبانە کە پەنا بنە بەر ساختەکاری ئەمە بەڕاستی شوورەیەکی زۆر زۆر گەورەیە کە ئەو جارە پێ و بەڵگانێکە بڵاو کرانەوە هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستان پارتیەکێتی پەنایان بردە بەر شێوازێکی زۆر ناشارستانی لە ساختەکاری کەویش دروستکردنی ڕەگەزنامە و ناسنامەی زۆر بوو و بە ئاشکرا ئەم شتانە هەستی پێکرا کەواتەوە لە ڕووی قانونیەوە هیچ سەرپێچێکی گەورەی یاسایە لەلایەن چێ لەلایەن ئەو کەسانێک کە ئیدعایەوە دەکەن کە ئەبێ یاسا سەروەر بێ کە ئەوانە لە مەودووە دەستنە پەرلەمان بۆ ئەو یاساکامان بۆ دەرکەن ئەوانە لە مەودووە پارێزەری هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە یاساکان بە سەخەوەک جێبەجێ دەکەن هەر لە ئەسڵدا ئەوان بە شێوەشی ڕێکخرا و بەرنامە بۆ داڕێژرا و پەنا بەنە بەر ساختەکاری ئەمە بەڕاستی شوورەیەکی گەورەیە یانێ ئەگە حیزبێکی بچووک کە کورسی کەم بن و حەزم کا کورسی زیاد کە ڕەنگە عیبەکەی کەمتر بێ بەڵام کە حیزبێک کە خۆی لە دەسەڵات بێت و خاوەن مێژوێکی گەورە بێت و بردنەوەکەی مسۆگەر بێ بۆی چەند کورسێکی زیاتر بێت لە حیزبەکانی تر پەنا باتە بەر ساختەکاری ئەم کەرنەڤاڵە جوانە بشێوێنێت ئەم ئەزمونە سیاسی هەرێمی کوردستان لە کەدار بکات بەڕاستی ئەمە دەچێتە ینی خانەی خیانەتێکی نیشتیمانی خیانەتێک لە پرۆسەی میلەتێک ناشیرن کرد ئێمە دەمانوێت شتێک تەقدیمێکی دنیاکەین بڵێن بابە وەڵام میلەتی کوردیش بە کەلشی ئەوە دێ کە حکومڕانی بکە بەڵام تۆ دێی لە لووتکەی حکومڕانیەوە بە ئامرازەکانی حکومڕانیەوە بە مۆر و بە دائیرەکانی خۆت بەکاردێنی بۆ سەختەکاری بۆ پێشێلی یاسا ئەوە هیچ جێی نابێتەوە لە هیچ فەرهەنگێکە باش دەگەڕێمەوە مامۆستا شوان ئەگەر ئێستا هەرچەندە ئەنجامەکان نافەرمی بەڵام کە سەیرێکی ئەنجامەکان دەکەین حیزبی دەسەڵاتدار لە زۆنی خۆی زۆرترین دەنجی هێناوە سندوقەکان پڕن لە دەنجی ئەو بەڵام لە بەرامبەردا لە زۆنێک کە تەحکومی بەسەریدانە دەنگەکانی زۆر نزمە
بنمونە پارتی لە هەولێری دووهۆک ڕێژەی دەنگەکانی دیارە کە لە چ ئاستێکە بە پێچەوانەوە لە سلێمانی ڕێژەی دەنجی دیارە بە هەمان شێوە یەکێتی نیشتیمانی لە سلێمانی و هەڵەبجە ڕێژەی دەنگەکانی چۆنە و لە هەولێری سۆنە ینی ئەمە چی لێ دەخوێنرێتەوە خۆی جا ئەو نقطەی جەناوت باسەکەی جێی نەزەرە بەڕاستی و دەتوانین بڵێن شکلێکی حەقیقیە ئەوەیە کە بۆ نمونە یەکێتی یا پارتی هەر لایەنە و لە ژێر دەسەڵات و ڕچێفی خۆی دەنگێکی زۆر و بێوێنە دینی ئەوەی تر لە غەیری ناوچە و دەسەڵاتی خۆی دەنگێکی زۆر کەم دینی هاوتای دەنجی لایەنەکانی تر بەڵکو کەمتریش دینی ئەوەش کۆمەڵێک مانا و مەدلولی هەیە مانای ئەوەیە کە بەڕاستی ئەم لایەنە لە شوێنی سەیتەڕەی خۆی کە پەنا دەباتە بەر تەزویر بەر فشار بەر هەڕەشە بەو شێواز و وەسایل و هۆکارانەیە کە دەنگێکی زۆر دینی ئەگەر نا شکلی حەقیقیان غەیری منتیقەی خۆیانە بۆیە هەمیشە تا دەگاتە ئەو هەڵبژاردنەش یەکێتی و پارتیش یەکتر ئیتیهام دەکەن بەوەی کە تەزویریان ئەنجام داوە بۆ نمونە هەڵبژاردننی ئەمجارە لایەنەکان بە شێوەیەکی گشتی تانەیان هەیە سکاڵایان هەیە لایەنە دەسەڵاتدارەکان بە بەڵگە ئیتیهام دەکەن کە تەزویریان ئەنجام داوە لە هەمان کاتیش لە نێویاندا یەکێتیش پارتی لە منتیقەی پارتی ئیتیهام دەکا و پارتیش لە منتیقەی یەکێتی ئەوەش بەڕاستی لەوە پێدابین بە تێبینیەکی جەوهەری بگریم کە بەڕاستی مامۆستا محەممەد یعنی حزبێک ئەگەر خۆی بە حزبێکی مێژویی بەهێز شایستە دانسقا کۆمەڵێک مواسفات بزانی ئەگەر فعلەن حزبێکی جەماوەریە براوەیە مؤەیەدە لەلایەن خەڵک واتە پاڵپشتی کراوە بە هیچ شێوێک نابێ پەنا بباتە بەر تەزویر و تەزویرکاری وێڕای ئەوەی کە مەسەلەی شەرعیەتی مثلەن پرۆسەی دیموکراتیت لە دەست دەدا بەڵام لە هەمان کاتێشدا چاواشەکردنی خەڵک و کۆنتترۆلکردنی ئیرادەی خەڵک و کرینی ئیرادەی خەڵک بەڕاستی وە شتێکی زۆر گوناها زۆر تاوانە زۆر عیبەیە ینی حزبەکان یەکێک لە فەلسفەی بەشداریکردن لە هەڵبژاردن ئەوەیە کە شکلی حەقیقی خۆیان بۆ دەرکەوی و پاڵپشتی جەماوەری و خزمەتی ڕابردوو ئایا چێ ئیشی کردووە و جێدەستی دیارە و خەڵک لێ ڕازیە بەڵام کاتێک کە تەزویر دەکرێت چاواشەکاری دروست دەبی غیتاعات دروست دەبی و هاوچێشەکان دەگۆڕێ ئێستا پارتی یەکێتی لە هەرێمی کوردستان هەمیشە هەموو جار وا دەکەن ئەویش کۆمەڵێک ڕێگا هەن کە تەزویراتی تێدا دەکەن بۆ نمونە یەک لەو ڕێگایانە یعنی بۆ ئەوەی خەڵک بزانێ خەڵک وانە زانی کاتێک کە ئەحزاب باسی تەزویر دەکەن یەکێتی پارتی هەر تەزویری عەفەوی و عەشوەری فەوزەوی دەکەن نا بەڵکو تەزویری منەڤەمیش دەکەن مبەرمەجیش دەکەن وەکو جاری ڕابردوو بەجیهاز بوو ئەم جارەی کە بەدەستە دێن ئەو یعنی بەشێک لەو ئاوارانەی کە لێرەن و خەڵکێکی خۆشیان ینی مەسەلەن بۆ نمونە دوو مەدرەکی سەرەکی پێویستە دوو بەڵگەنامە یەک لەوانە نفوسە یەک لەوانە جنسیە کاکە حکومەتی خۆیانە لە بەردەستی خۆیانە دروستکردنی جنسیە و نفوس بۆ یەکێتی و پارتی هیچ نرخی تێناچی یعنی ئەگەر کەسێکی هاوڵاتیەکی ڕۆتینیش یعنی ئەگەر نەترسێ و کێشەی یاسایی نەبی یعنی ئەگەر بیەوێت جنسیە و نفوسی دروست دەکات ئەوان دروست دەکەن حیزبی دیموکرات و سوسیال دیموکرات بە هیچ شێوێک یەک ناگرێتەوە بەڵام ئیدی ئەوان بە دروشم و بەیداخی دیموکراتیت بەرز دەکەنەوە بەڵام لە ممارەسەدا لە ڕانواندندا یعنی بەم شێوەیە ممارەسە ناکەن بۆیە پەنا دەبەنە بەر تەزویرێکی منەظەم بەم شێوەیە دەیکەن کە بەڵگەنامە و مەدرەک بۆ خەڵکێک دروست دەکەن بڕوا بکە خۆم هەموو کوڕی ئەو میلەتین یعنی بەڵگەی زۆرمان لەلا حەز ناکەین یعنی ئینسان ناوبێن وشت ینی بڕوا بکە خەڵک هەیە لەو لایەنە دەسەڵاتدارانی بۆ خۆی بە ئێمە دەڵێ ئەوەندە هەویەم هەیە یعنی باسی دەنگدانی تایبەت ناکەن دەڵێ ئەمن لە دەنگدانی تایبەتیش دەنگم داوە و لە ئیدیش دەنگم داوە یعنی بە تایبەتی ئاوارە فەقیر و قوربەسەرەکان یعنی کە لێرەن میوانی ئێمە لە جیاتی معەزەز و مکەڕەمیان بکەین دەچین سوکایەتی
ئیرادەیەتیان پێ دەکەین ئیرادیان کۆنتترۆل دەکەین ئیرادیان بازرگانی پێ دەکەین لە بری لجوو پێدان و حەوانەوە و داڵدەدان و ئەوانە دەچن مەسەلەن برین ئەو جۆرە تەزویر و فروفێڵ و ئەوانیان پێ دەکەم ئەوە یەک لە طریقەکانە کە بە نفوس و جنسیە یعنی ئەوان ناچن هەروە مەسەلەن ئەو ینی لۆ خەڵکی خوانەکەنی وایە چەند هەویەکە بڕوابکە هەتا دەگاتە سەدان هەزار یعنی سەدان هەزار دەنجی دووبارە و تەزویر و ناحەقیقی ئەگەنا بۆ نمونە یعنی ئێستا ئەو دوولایەنە سەڵاتدارە هەموو ڕۆژێ نابینین خەڵکێکی زۆری هەرێمی کوردستان لیان ناڕازیە دێتە سەر شەقامەکان ئینتیفازە بەرپا دەکا داوای یعنی نەمان و لادانی ئەوانە دەکاتن یعنی سیر نییە کورسی ئەوانە لە زیاد مندابی منطقی چێ لۆژیکی چێ قبول دەکات بەتەکیدەوە بەس تەزویرە ئەو خەڵکە ناڕازیە کە بەردەوام ناڕازیە کە بەردەوام بۆ نمونەوە حیزبانەی کە بە شێوەیەک لە شێوەکان لە دەرەوەی دەسەڵاتن و تێبینیان لە شێوازی حکومڕانی هەیە ئەم خەڵکە لە ڕۆژی هەڵبژاردن لەکوێ بوو ئەمە دەڵێن بەشێکی خەڵک مامۆستا محەممەد ناکرێ هەموو خەڵک ئیتیهامکەین باسمان کرد ئەوان پاسەنجی تا ترازوی خۆیان بە تەزویرێکی منەظەم بە ناسنامە دروستکردن ڕاست دەکەن و ناسنامە جا بۆ ئاوارە دەکەن بۆ هەوادارانی خۆیان دەکەن کە یەکی چەند دەنگ و ئەوانە بدەن یعنی مەسەن هەتا سجلاتەوە و شتانە مەسەلەن خۆلێرێ لە هەرێمی کوردستانە یەکێک لە فەرقەکانی یعنی هەڵبژاردنی ئەمجارە و ڕابردوو هەڵبژاردنی ئێرە لە بەردەستی خۆمانە یعنی لە هەرێمی کوردستانە هیچ کەس مەسەلەن بڵێن سەیتەڕێکی ئۆتۆی بەسەردانیە غەیری پارتویەکێتی هەتا شتێک باز دەکرێت باسی چاودێری نێودەوڵەتی دەکرێت ئەم ڕێزم بۆ چاودێری نێودەوڵەتیە جا چاودێری حزبەکان مامۆستازانە چاودێری حزبەکان کە هی خۆماڵین یەکتر دەناسن لەوێ دادەنیشن یعنی ئەوان چیان پێکراوە تا ئەوانی تر پێیان بکرێت کە دەڵێم چیان پێکراوە ئەوان بەس دەچن دادەنیشن یعنی بۆیان نییە یعنی شتەکان هەر سوڕێن و تەداخولکەن ئیلا ئەگەشتەکیان بە بەڵگە بینی ڕێگری لێ دەکەن ئەویش جالەلان کارمەندان و مەسەلەن برێن کادیرانی ئەو دوولایەنە دەسەڵاتدارە کە ساڵەهای ساڵە خەڵک لە کۆمیسیۆن تەعین دەکەن یعنی لە کاتی پرۆسی هەڵبژاردن ڕێکخراوەکان و کۆمیتەکان و ئەوانە دینە دەوروبەری بنکەکانی هەڵبژاردن و دینە ناوێندەر و ئەوانە من بۆ خۆم کە چوومە دەنگم داوە چەندان حاڵەتی ئەوان بینیوە بڕواب کە ینی سێ چوار نەفەرم بینیوە دوو کادیری حزبێکی دەسەڵاتدار یعنی لەگەڵی هاتوونە ژۆری خوان لێ کردوتە ساحب ویستویانە لە پێش دەرگەی بیبەنە ژۆرێ ئەلەوەی حراجم کردون چۆنی باشی مامە فلان پورە فلان یعنی کە ئەنەما دیان ناسم لەبەر من تەریق بوونەتەوە بۆ نمونە ئەو بەڵگانە زۆری یعنی ئەگەر ئەوە نەبی بەڕاستی کورسی ئەوانە هەمیشە لە کەمبووندا لە زیاد بووندانیا یعنی دەبی ئەمە ڕێز و تەقدیرمان بۆ خەڵکەکی زۆر هەیە کە وەڕزن لە دەسەڵات بە دەسەڵات ڕازینین نەک هەر یعنی ڕێپێوان کەن و خۆپشاندان کەن ئەگەر بەڕاستی دەسەڵاتێکی قەمعی نەبی بە چەک سەرکوتیان نەکا بەڕاستی خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان تەنانەت خەڵکێ لەگەڵ خۆشیانە پێیان ڕازی نیە زۆر باشە ماوەسەزانە باسی ڕێژەیەکی کەمی بەشداریت کرد بێگومان ئەو ڕێژە کەمە بەشداریەش وەک دەخوێندرێتەوە هەموو ئەو خەڵکن کە ناڕازین لەو حکومە ناڕازین لە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان پێیانەوە بکە گۆڕانکاری ناکرێ ئەمە بۆ هەموو حیزبەکان چ مانایەکی هەبوو بەڵێ بێگومان زەماوەری ناڕازی و کۆماسەشان باسی کرد زۆرە ئەمە ڕۆژانە هەستیان پێ دەکەین لە بەرنامە تەلەڤیزیۆن و رادیۆکان بە تەلەفۆنەکانیان لە نێو خەڵک و جەماوەرە هەستیان پێ دەکەین بەڵام ئەو ناڕازی بوونە ئەگەر خۆی لە هەڵوێست نەنوێنێت نەگۆڕێ بۆ هەڵوێستێکی عەمەلی ناڕازی بوونێکی سلبیە هیچ ئەنجامێکی نابێت لە پرۆسەی گۆڕانکاری بەڵکو لەنگە زیانیشی هەبێ ئێستا ئەو جەماوەرە زۆرێک کە بەشداری هەڵبژاردی نەکردووە من دڵنیامە ئەگەر هەمووشی نەبێ 90% ئەو جەماوەرەیە کە تووڕێ لە بارودۆخەکە بەڵام بە هەڵەداسوون هەڵەیەکی زۆر کوشندەشیان کرد ئەوان دەرفەتێکی زێڕینیان ڕخساند بۆ ساختەکاری لە ئەنجامی نەچوونیوان ئەو شێوە تەقلیدی ساختەکاری زیندی بووە کە بە ناوی ئەوانەوە بە ناسنامەی ئەوانەوە و بە ڕسم جیاوە بچن خەڵکێک بچیت دەنگ بداتن چەند کەسێکە بوون بۆ خۆیان کە چوونە دەنگ بدەن دیتیان دەنگ لە زیاتیان درراوە سزای ئەوەی کە هەنایەت نایەن ئەوانە تۆمای دەنگدرانیان لەلایە هەتا نیوڕۆ چاوەڕێ دەکەن ئەوانەی تا نیوڕۆ نەهاتبن ناوەکانیان پێ دەگوترێ دەکا کە ئەو مەجموعە ناوە تا ئێستا نهاتوو بە پەلەشتیان بۆ دروست دەکەن و لە زیاتی ئەوان دەنگەدەن ئێستا من ئەگەر کەسێک بم نەچووبم بۆ دەنگدان ڕۆژ دەنگدان ئێستا دەبێ هەست بە تاوان بە گوناهباری بکەم چونکە ئەمن بووم هۆی ئەوەیە کە کەسێک بچێت لە زیاتی من بە پێچەوانەی ئیرادەی من دەنگ بدا لە بەرامبەر ناوەکەی منی ئیمزا کردووە بە شێوازێک کە ئەمن ئەگەلوێ بم بەم شێوم دەنگ نەئەدا ئەوە وەکو کەسێک کە نەچۆ بۆ دەنگدان
بۆیە ئەو جەماوەرە ناڕازیە ئێستا ئەتوانین بڵێین هەڵەیەکیان دووبارە کردو کە لە ئەنجومەی نوێنەران کرا لە ئەنجومە لە هەڵبژانەکانی ئەنجومەی نوێنەرانیش ئێمە ئەوەندەی زیانمان پێکەوت لە ئەنجامی بەشداری نەکردنی خەڵکی ناڕازی ئەوەندە لە ئەنجامی تەزویرەکە زیانمان پێ نەکەوت لە ڕاستیدا خۆ تەزویر هەر هەبوو بەڵام دەرفەتەکە ساز بە ئەنجامی نهاتنی خەڵک باشە بۆ هەڵبژاردن چەند هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کراوە بۆ نمونە و حیزبانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن بەردەوام تەزویریان بەرامبەر کراوە خوڕوقاتیان بەرامبەر کراوە بەڵام ئەوان کۆڵیان نەداوە بەردەوام بوون بەڵام جگە لە هاوڵاتیان بۆ نمە حیزبیش هەیە تازە دروست بۆ بەشداری هەڵبژاردنەکان دەکا بەیەک هەڵبژاردن پێی وایە تەزویری لێکراوە و پاشەخشەی لێکردووە یعنی ئەمە زیانی بۆچی بۆ پرۆسەکە خۆی تەزویرکردنەکە حاشا هەڵ نەگرا زۆر بمان دەڵێن تاناتەوە حیزبانێک کە تەزویریشیان کردووە لە زۆنێکدا دەڵێن لە زۆنەکەی تر تەزویرمان لە دژ کراوە بەڵێ هەردووشیانێک تر تاوانبار دەکەن هەردووشیان ڕاست دەکەن هەردووشیان ڕاست دەکەن کەواتە ئەمانێک کە هێزێکی نوێ پێیا دەبێت ئە شتێکی تەبیعیە هەر هێزێکی نوێ پێیا بێت خەڵک حەز دەکات شتێکی نوێ تاقی کاتەوە دەنگەشی زۆر دێنێ بەڵام مەرجیە لە دەورەشیدا هاتووە ئەو دەنگە بێنێتەوە چکە لە تاقیکردنەوەکە ڕەنگە سەرکەوتو نەبێ ئەو هێزەش بۆ نمونە جەنابەت باسی هێزێک دەکەی کە ئەنەوەی نوێ ئەوڕۆ ڕایانگەیاندۆ کە دەکشێرە لە پرۆسەکە ڕەنگە ئەوان وایان دانابێت کە ڕێژێش ئەوەندە زۆر بینن حکوومەت پێک بێنن ئێستا کە ئەوان بە 10 کورسی و 12 کورسی بێنن ناو پەرلەمانی کوردستان زۆر وەکو بزوتنەوەی گۆڕانیان پێکرێت لە خولی چوارمدا نات ئەو بەڵێرانە کە بە خەڵکییاندا پێیان نایەتە جێ کەواتە شەرمەزار دەبن و عیبدار دەبن بۆیە ئەوان ڕەنگە لەسەر ئەوساسە کشابنەوە تەبەنەمەش کێشەی قانونی دروست دەکات لە پەرلەمان و ئەو باردۆخ کە دوای پەرلەمانی کوردستان خۆی چارەسەری بکە کەواتە من دەگەڕێمەوە سەر ئەو حەقیقەتەی ئەمڕۆ زەماوەر هەندێک لایەن و سیاسی سزادە بەڵێ هەندێکی سزادە لە ڕاستیدا و هەندێک لایەنی سیاسیش دەرفەتێکی تریان پێدرا باشە ئەوان بۆ ڕوونکەوە کە دەرفەتی تری پێدرا لای خەڵک مانای چی دەگەینەوەوی سزادرە لەسەر چی سزادرە ئەم دەڵێم یەک لەو هێزارێکە دەرفەتێکی تری پێدرا کۆمەڵی ئیسلامی بوو کۆمەڵی ئیسلامی نەکرد پێگەکەی خۆی پاراست بەڵکو هەنگاوشیش چۆتە پێشەوە ئەو نیشانەی قبولە لەلایەن زۆربەی جەماوەری کوردستان کە ئەم هێزەشی مەقبولە لە ڕووی نیشتیمانیەوە ئاینیەوە ئەخلاقیەوە سیاسیەوە هەڵوێستەکانی باشبوونە ئەوە شانی ئەوەیە کە بمێنێت و بەشدار بێت لە پرۆسی سیاسی و دەرفەتش پێ بدرێت بەڵام دەبی کۆمەڵی ئیسلامی بۆ نمونە ئەمە بۆ بزانێت کە زەماوەر دەرفەتێکی پێدا بۆ ئەوەی کاری باشتر بکە بۆ داهاتوو دەبێت گۆڕانکاری پێ بینێت کۆمەڵی ئیسلامی دەبێت مادیبوونەشی زیاتر بکات لە جاران کەواتە ئەرچی قوڕستر بوو ئەرکمان قوڕستر بوو زەماوەر ئومێدەشیان بە ئێمەدا کە ئێوە باشن بەڵام هێشتان ئەو باشەنین کە شانیەوە بن 20 کورسی و 30 کورسی و 40 کورسی بینن ئێمە دەمانەوێت ئێوە باشتر بن یان زەماوەر پێمان دەڵێ زمان حاڵی زەماوەر دەڵێ ئێمە دەمانەوێت ئێوە باشتر بن بۆ ێزارەی دیکە شانی 20 کورسی بن ئەمە بۆ کۆمەڵی ئیسلامی هەندێک لە ئەری تریش کە پاشەکشەی زۆر بەدەنگکانیەوە دیارە ئەم پێم ئەوانە بازی سیاسەتەکانی خۆیان دەدەن ئەنی زەماوەر لیان کشایەوە ئەمەش ئەوانش دەبێت مڕازعێشی خۆیان بکەن و بزانن چۆن سەر لە نوێ سیاسەتی خۆیان دەکەن بەنسبەت پارتی و یەشەتیشەوە بە ئەوان کە دڵیان خۆش بۆی سەرکەوتون ئەم سەرکەوتنیان نابێت بێتە مایە ئەوەی بەردەوام بن لەسەر ئەو سیاسەتە هەڵەیە کە هەیان بووە نەخێر ئەوانش دەبێت ئەوانش ئەوەی بە دەرفەتێک تێبگەن ئەو میلەتە هەرچەندە غەدری لێ دەکەین هەرچەندە سەوسەرینەوە هەرچەندە موچەی دەبڕین هەرچەندە خزمەت گوزاریەکانی پێشکەش ناکەین بەڵام میلەتێکی پاکە میلەتێکی دەیەوێت ئارامی هەبێت دەیەوێت بادۆخکە تێک نەچێ باشە تۆ دەبێت لە بەرامبەر ئەو میلەتە دڵسۆزی بنوێنی دەبێت خزمەتی زیاتری بکەیت دەبێت مەمنونی خوابی کە تۆ خاوەن میلەتێکی ئەوەی شۆڕش لە دژ ناکات چەکت لە دژ هەڵ ناگرێت انقلابت لەسەر ناکە جار لە دوای جار دەرفەت پێداتن لە لاشی تریش ئەمن بۆ زەماوەر بۆ زەماوەر و خەڵکی کوردستانیش ئەم هەڵبژاردنە سەلماندی کە بەڕاستی ئەبێ کارێکی زیاتر لەسەر زەماوەر بکرێ زەماوەری کوردستان دەبێت فێری ئەوە بکرێت زیاتر ینی تێبگەێنرێ کە ئەوان مافی هاوڵاتی بوونیان هەیە ئەوان ژیانیان و معاشیان و تەعیناتیان بە منەتی هیچ حیزبێک نەزانن پێدەچێت تا ئێستا هەندێکیان هەر بە منەتی چەند حیزبێکی بزانن و خەڵکی کوردستان هێشتانێکە چینێک هەیە بە تایبەتی ئەوەی کە لە
لە حکومڕانەکان نزیکە و مستەفید بووە ئەبێ تێی بگەێنین کاکە تو حساب بەس حسابی خۆت مەکە حسابی چیرێکی فراوانی میلەتیش بکە کە مەحرومە تۆ دەبێ هاوسۆزی لەگەڵ ئەویش پیشاندەی ئەوەندە ئەنانیەت نەبێت تەنها لە بەرەوەی تۆ کەمێک مستەفیدی و کەمێک سوودمەندی لەم حیزبە دەبێت تۆ هەر پشگیری بکەیت لە سیاسەتە خراپەکانی نە تۆ کە سوکاری خۆت و جیرانەکانی خۆت و هاوڵاتیانی تریش ببینە کە چەند زەرمەندن لەو سیاسەتانی ئەو حیزبەی کە تۆ پشگیری دەکەی بەڕاستی ئەو زۆرە خیتاب و گۆڕانکاریە بۆ جەماوەریش گرنگە ئەمەش ئەرچی ئیعلامە ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ئەرچی حیزبەکانە ئەرچی زانانی ئاینیە ئاستی هۆشیاری میلەتی خۆمان بەرزکەیرە باش. مامۆستا شوان ئێستا وەک مامۆستا زانە باسی ئەوەی کرد کە بە نمونە کۆمەڵی ئیسلامی جەمار و پێیوت کە هەنگاویشتر چۆ پێش ئەوە ئەرچی قوڕسترە هەرچەندە ڕەنگە زوو بێ بڵین سیاسەتی داهاتوی کۆمەڵی ئیسلامی چۆنە بەڵام بەڕوئیای ئەوەی کە لە پێشووتە دەدا سیاسەتی کۆمەڵی ئیسلامی دیار بووە حەقی ئەوەمان هەیە بپرسین لە داهاتوو چۆن مامەڵە دەکەن بەگشتی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی چۆن دەبێ هەروەکو ڕابردوو کە لەبەرەی گەل بەوە ناسراوە بڕیارەکانی چەسپاوی پێوە دیارە بە هەمان شێواز و ڕیتم بەردەوام دەبن. بەڵێ خۆی بەشداریکردنی خەڵک لە دەنگدان واتە ینی دەرخستن و دەرکەوتنی نیەت و ئیرادەی خەڵک و بڕیاردانی گەل وەکو مامۆستا زانا باسی کرد کە ئەگەر بێت و خەڵکێک بەو ئاراستە بەو شێوە دەنگدا کە هەندێک حزب ینی پێگەیان تەنازولکە ئەوە زۆرێکە لە سزای جەماهیر سزای و خەڵکانە دەدا دیارە و خەڵکانە لەو حزبانە تا ڕادەیەک نیگەرانن ناڕازین بە پێچەوانەوە ئەگەر حزبێک بڵانسی بەرز بێتەوە ئەوەش جۆرێکە لە ڕێزلێنان و خەڵات و تەقلیرکردن بۆ هەڵوێست و شاکار و پرۆژەکانی ڕابردوویان جا کۆمەڵی ئیسلامی بە پشتیوانی خوای گەورە وەکو تەوەقوع دەکرێت هە لە ئێستا ئاماژەکان ئەوەن کە هەنگاوێکی باش بەرەو پێشەوە چووە ئەمە لەلایەک کە مەمنونی ئەو خەڵکەین ئەگەرچی هێشتاش ینی حەقی خۆی نییە بە دوومانە یەک لە سۆنگەی ئەوە کە تەزویرێک هەبوو هێشتا شکلی حەقیقی کۆمەڵ دەرنەکەوتووە و لە سۆنگەیەکی ترەوە کە کۆمەڵی ئیسلامی یعنی لە حکوومەت و لە پەرلەمان و لەسەر ئاستی حزبیش ینی هەنگاوی باشی نابوو هەوڵی داخزمەتی باش بە جەماوە بکە و هەڵوێستی باشی نوان و زەریبەشی دا لەسەر هەڵوێستەکان چاوەڕێی ئەوەمان دەکرد کە بەڕاستی زیاتر خەڵات بکرێت بەڵام بە هەر حاڵ وەڵامەکەی جەنابەت ئەوەی کە مەبەستە ئەوەیە مادام کۆمەڵی ئیسلامی ینی هەنگاوێکی باش بەرەو پێشەوە دەچی زیاتر دەبێتە جێی متمانەی خەڵک دەبێتە دەکەوێتە ژێر پرسیار و ژێر تەکالیف نابێ ینی هێندا سەرسامبی بەخۆی لە خۆی ڕازیبی کە لە ڕابردوو هەڵوێستی چۆن بووە بەڵکو دەبێت لە داهاتوو بە ئەجندایەکی تر بە نەخشە ڕێگایەکی تر لە کۆمەڵێک ڕۆوا هەنگاوی باشتر پرۆژەی باشتر شاکاری باشتر هەڵوێشتی باشتر ئەوەش تەنیا مجرڕ لە پێناو ئەوە نا کە خەڵک بە ئێمە سەرسامبی پاڵپشتی مامکەین دەنگمە زیاتربی نا لای ئێمە مەبدەعە لای ئێمە مەبدەعە قەناعەتە مەسەلەی خزمەتکردن بە گەل و نیشتیمان یعنی نابێ بەمنەتبی نابێ لە مقابلی هیچیش بی بەڵکو لە داهاتوشدا بە پشتیوانی خوای گەورە ینی لەسەر ینی ئاستی حیزبی هەر خاوەن هەڵوێست و شاکار دەبین و لەسەر ئاستی حکومی پەرلەمانیش کە بەشدارمان کرد وێنەرەکانمان دەبێ بە تەکید ینی لەو جانی با زۆر زیاتر بەرەو گەشە و بەرەو پێشچوونی زیاتر بچن. باشە زۆر باسی سکاڵا و تەزویر و ئەوان دەکرێت من بەمە بەس ئەو پرسیارە دەکەم بۆی کە زۆر جار دوای هەڵبژاردەکان خەڵک ڕەنگە لە ئێوە بپرسێتەوە بتان خاتە ژێر پرسیار بەوەی کە نەتان دەزانی تەزویر دەکرێت دواتر بۆ ئەوە بوو بە بەهانە دەمەوێت بەدیوێشکە بکەم ئایا ئەوەی کە باسی تەزویر دەکرێت کە تەزویر زۆر کراوە ئەمە خۆ درخستنەوەیە لە واقع یان بە واقعی تەزویر کراوە کە دەبێت یعنی باسی بکرێت نا بە تاکید ئاماژەیەکم پێکرد پێشتر قەناعەتمان وایە کە تەزویر دەکرێت لە بەرەوەی ئێمە وەکو خڵقیەت و تەبیعەتی لایەنە دەسەڵاتدارەکان کە بزانین تێگەیشتنیان فەهمیان دروستبوونیان ممارەسەیان هێشتا لەو ئاستەدایە لە پێناومانەوەی خۆیان پەنادەبەنە بەر وەسایلی ناشەرعی لاپەڕە ڕەشەکان هەڵنادەینەوە
تاریخێک کۆناغێک لاپەڕێک لەوە ڕەشترە کە یعنی شەڕی براکوژی خوێناویان کرد لە پێناو یعنی قۆرەخکردن و مۆنۆپۆلکردن و دەسەڵاتگەرایی یعنی تەزویر یەکەنەیکەن یعنی ئەو مەسەلەیە حەز دەکەم میلەت بزانی مەسەلەی یعنی دیموکراتیەت گەرایی و ئازادی مافی مرۆڤ ئەوانە لە لای ئەوان زۆر کاڵە دروشمە پراکتیزە نەبووە هێشتا ئەگەر نافەرم و باوەکو وڵاتانی ئەوروپا بچنە نێو ئینتیخابات بەبێ تەزویر جاچێ بردێەوە یاخۆ ئەوان 100% دێنا ئەنی چەند ساڵ بۆ حکومڕانی هەرێمی کوردستانیان دەکرد ئەسڵەن 50/50 خۆ ئێمە لە هەشتاکان هێزێکی چەکدار بوون لە 92 بەشداری پرۆسی هەڵبژاردنمان کرد مامۆستا بزانە باش لە بیریتی لەگەڵ بووە کە ئەوان بە سیستەمێک کە دایان ناڕێژەیەک بوو ڕێژەی سەدا حەوت چەندان ئەحزابی خاوەن تاریخ و مێژوویان یعنی مەحروم کرد بۆ ئەوەی یعنی قۆرغی بکەن دەسەڵاتەکە بەس بۆ ئەوان بێ ئەگەر وابە دەبوایە هەر حزبێک سەدایەکیشی هێنابایە مادامە دیموکراتیەتە مادامە تعدد و پلۆرالیزمە مادامە مواتین گەرایە مادامە مافی خەڵکە قەزیەکە مادامە خزمەتکردنی گەل و نیشتیمانە ڕێگە بدەن کە هەموو خەڵک ئێستا بۆ ڕێگە دەدەن کە مەسەڵەن بڵێن تورکمان و مەسیحیەکان بەشداری بکەن قسەکەمە ڕەخنە نییە ئێمە موئەیدیانین مافی خۆیانە حەقی خۆیانە بەڵام یعنی نەفەری وایە بە 200 دەنجی دەبێتە نوێنەری خەڵکێک و لە حزبەکانی تریش بە 10,000 و 12,000 جاری وایە هەیە دەرناچی ونیە بە ئەو کاتیش وا بانە گودوان کاکە هەر حزبێک مادام حزبە و ئیتر با بە جۆرێک لە جۆرەکان ڕێگەی بدرێ و بەشداری بکرد نەخێر ئەوەی باز دەکرێت یعنی خەیاڵ نییە ئایدیا نییە تەزویرێکی حەقیقیە یعنی تەزویرێکی بە بەڵگا هەیە بۆ نمونە ئێستا یعنی لە ڕۆژانی داهاتوو باش دەردەکەوی لەوانەیە یعنی مەدوو جەزرێک لە مابینی دەنگەکان بی هاوچێشەکان بگۆڕێ کۆمیسیۆنی ئەتراف بەوە دەکا لەبەرەوەی یعنی سکاڵا هەیە تانە هەیە یعنی بەڵام ئێمە داوامان وایە کە بەڕاستی یعنی وێڕای ئەوەی کە ڕێزمان بۆ یعنی شاکارەکانی کۆمیسیۆن کە ئیزراعاتی باشی گرتەبەر ئەوان یعنی کاری خۆیان کرد بەڵام لە ئیعلانکردنەکەش لەو ڕۆژانەکە یعنی دەیژمێرن و ئیعلانی دەکەن بە هیچ شێوەیەک یعنی استقلالێتی خۆیان لە دەست نەدەن نەکەونە ژێر کاریگەری دوو حزبی دەسەڵاتدار ڕێژەیەکی واقعی و حەقیقی و مستەدل بەیان کرد. مامۆستازانە بەڕێستان هەم لە پەرلەمانی کوردستان و هەمیش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەندام بوون. ئەمە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە کە هەرێمی کوردستان و خەڵکەکەی بەشداری هەڵبژاردن دەکا بەڵام جۆرێک لە ناومێدی لە بەشداریکردنی هەڵبژاردن هەبوو لە پێشووتردا هەرچەندە ئێستا هەڵبژاردنەکە تاوا بە بەسمە بپرسم لە وڵاتانی دەرەوە چەندین خول ڕۆیشتووە چەندین ساڵ کاری پەرلەمانی دەکەن مادام وەیە شێوازی حکوم لە هەرێمی کوردستان شێوازی پەرلەمانیە یعنی پرسیارەکە ئەوەیە بۆچی ناومێد بووین لە بێهیوا بووین لە گۆڕانکاری. بەڵێ تەبەن وڵاتانی دنیا گەیشتونەتە حاڵەتی سەقامگیری بە حاڵەتی سەقامگیری کە یاسا سەروەر بوو کە مافەکان پارێزراو بوون هاوڵاتیان ئیتر زۆر باشیان نەچێت لەسەر دەسەڵاتە چێ لەسەر دەسەڵات نییە چونکە هەر کەس لەسەر دەسەڵات بێ بە پێی ئەو سیستەم و ئەو یاسانە بەڕێوە دەچێت و ناتوانن هێڵە سوورەکان ببەزێنن دوێ لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا ڕێژەی بەشداریکردن زۆر کەمتر لەوەی کوردستانیش هەر ئیتیمان بە سیاست نادەن بەڵام ئەگە بزان مافێک پێشەکرا مافی هاوڵاتیەک هەموو خەڵک دێتی سەرجادە ئەو وڵاتانی ئێمە بە عێراق و هەرێمی کوردستان ئەو ناوچەیە هێشتا نەگەیشتینە حاڵەتی سەقامگیری سیاسی سەقامگیری لە ڕووی ئازادیە سیاسەکان مافەکانی مرۆڤ پابەندی بە دەستور پارێزگاری لە ژیان ئەو شتە ئەساسیانە زای لە مەترسیدانە هەر بۆیە ینی خەڵک ئێستا هەوڵێکی زۆیدا هەڵبژاردن یەکێک بوویان تاکە دەرفەتێک بوو کە سارجارێک گۆڕانکارێک دروستبێتن ئێمە لە 92 تا ئێستا مامۆستاشوان باس هەڵبژاری 92 کرد بەراورد بکە کورسەکانی پارتیۆشێت لە 92 چۆن بوون پاشان 2005 چیلی هات پاشان 2009 چیلی هات پاشان 2013 چیلی هات ئێستا چیلی هاتووە گۆڕانکاری هەبووە ڕەنگە ئێستا کەمێ گۆڕانکاری بنەوەشی سلبی بوو ڕوویداوە ئەو جارە بەڵام ئەوانی کە درێن گۆڕانکاری نابێ گۆڕانکاری دەبێ ئەخ گۆڕانکاریش بە چ دەبێت کە خەڵک بەشداری گۆڕانکاریەکە نەکاتن إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم يعني دەبێت خەڵکەکە بەخۆ قەومەکە بەخۆ هەنگاوشی بنێت
بەشداری نەکردنی هاوڵاتیان بە ڕێژێکی زۆر لە ئیهمالی بێ یا لە ناومێدی بێ پرۆسەی گۆڕانکاری دوا دەخا و سستی دەکا چونکە ئەو گۆڕانکارێکە لە ڕێ هەڵبژارن دەکرێت بۆ دەکرێت کە زۆرترین خەڵک بێ ئیڕادی ڕاستەقینەی خۆی بەکاربێنێ. من لێ دەمێتیش بخەمە سەر دیاردێکی زۆر ناشیرن لە هەرێمی کوردستان ڕوویدا و زۆرێکە لە زۆرەکانی تەزویر کاتێکە نەتەوەیەک لە زیاتی نەتەوەیەک نوێنەرەکانی دیاری بکە بۆ منێستا کۆتای تورکمانەکان یان مەسیحیەکان باشە بۆ دەبێ حیزبێکی کە نە تورکمانە و نەمەسیحیە بەشداری دەکات لە دیاریکردنی چارەنووس و نوێنەرەکانی ئەو نەتەوەیە بۆ لێ ناگەڕێ ئەو نەتەوەیە بۆ خۆیان نوێنە ڕاستەقینەکانی خۆیان دیاری بکەن. ئەمە لە هەرێمی کوردستان لە پێناو چیدا کرا لە هەرێمی کوردستان لە پێناوی ئەوە دەکرێت کە لە پەرلەمان چەند ئەندام پەرلەمانێکی نزیک لە خۆیان دەربسێ و لە کاتی پێویست پژگیری سیاسەتەکانی بکەن دەستی بۆ بەرزکردنەوە. ئەمە دزینی ئیرادەی نەتەوەیەکە پێکهاتەیەکە. ئەم نزیکم لە پێکهاتەکان نزیکم لە مەسیحیەکان و تورکمانەکانیش هاواریانە لە دەستی ئەم حاڵەتە. ئەمەش بە چارەسەر دەکرێت بۆی چارەسەر دەکرێت تۆماری دەنگدەرانی پێکهاتەکان جیا بکرێتەوە مادام کۆتای خۆیان هەیە تۆمارش دەنگدانی خۆشیان هەبێ بۆی منی کورد بۆم نەبێت دەنگ بدەمە کەسێکی تورکمانیان کەسێکی مەسیحی خۆیان نەتەوەکەی خۆیان بە نوێنەکانی خۆیان بژێرن. هیچ معقول نییە لە شوێنێک وەکو سیدەکان وەکو چۆمان وەکو شوێنیان لیوە عسکەریەکان ژمارەی ئێزگار زۆری دەنگ بدرێت بە پێکهاتەیە کە ئەسڵ ئەساسینی هەموو خەڵک دەزانێت مەبەستە لە ئەمە دەستکاریکردنی ئیرادەی خەڵکە مەبەستە لە هەرێمی کوردستان باسی ئەو حاڵەتە دەکەی یعنی من بەستە ڕوونکردەوە زیاتر بدەین. من لە هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیە کە کوردە دەیەوێت تورکمانێک نوێنەرایەتی بکە یعنی کێشە لە چیدایە ئەگەر کۆتا نەبێ چی کێشە نییە با مەسەلەی کۆتا لە گۆڕێدان نەبیتن تورکمان و مەسیحی و مسلمان و ئێزیدی هەمیان خۆکاندی دەکەن چێ دەنگ بەچێ دەدا قەی ناکە بەس کە هاتە سەر ئیستحقاقی نەتەوەیە کۆتایشیان بۆ خۆیان هەیە تۆ ناهێڵی کەسانی نوێنەرە ڕاستەقینەکان دەرەسیت کۆمەڵێک نوێنەر دەرەسوێنی کە بەس لەبەرەوەی لایەنگری تۆنە لە سیاست تۆ نزیکن ئەمە بەڕاستی دەستێوەردان لە کاروباری پێکهاتەکان تۆ لە کاتێدا لە کوردستان شانازی بۆ دەکەی کە فرەڕەنگە و پێکهاتەی زۆر لێ هەیە و ئازادیەکانیان پارێزراوە و دامی حقوقیان دەکەی لەلایەکیش پێشێری مافەکانیان دەکەی کاتێک کۆمەڵە خەڵکێکیان لەسەر فەرز دەکەی ڕەنگە ئەوانە لە نێو پێکهاتە ڕستەنەکەی خۆیان هیچ پێگەشی و تویان نەبێ. باشە ئەم دیاردە ناشینەش نا کۆمەڵکردیتی نە گۆڕان و لەنەوەی نوێ یەکگرتوش ئەو دیاردە ناشینە تەنها لە دوو حیزبی دەسەڵاتەوە چەندین زارە دووبارە دەکرێتەوە. باشە کە بەشێک لە ئەنجامەکان دەرکەوتون دەتوانین بڵین لەسەر ڕێڕەوی گۆڕانکارین ئەگەر کەمیش بێت لەسەر ڕێڕەوەکە بەردەوامین و پاشەکش نەکراوە لە گۆڕانکاری؟ بەڵێ بێگومان گۆڕانکاری ئەگەر بە سستیش بێ هەیە ڕوویداوە و ئێمە گەر ساڵی 2010 بەراورد بکەین لەگەڵ ساڵی 2010 بەڵێ لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی ئازادە سیاسەکانەوە لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەریەوە لە زۆر بابەتەوە هەرێمی کوردستان هەنگاوی بڕی و سۆتە پێش ینی ئەوەی جاران بۆیان دەچۆ سەر ئێستا ڕەنگە بۆیان نەچێتە سەر ئەوەی جاران هاوڵاتی بەرامبەری کرا ڕەنگە ئێستا بەرامبەری نەکرێ ڕەنگە شێوازی نوێ پێبوو بن لە پێشێکردنی مافەکانی مرۆڤ و مافەکانی هاوڵاتیان بەڵام ئێمە دەزانی سنەتی خوای گەورە لەو ژیانە بۆ ئەنجامدانی گۆڕانکاری ئامرازەکان مرۆڤەکان خۆیانن ئێمە نابی چاوەڕوانی ئەوە بکەین دەستێکی غەیب بێت باردۆخمان بۆ بگۆڕێ کە ئەم فکرەیە فکرێ ئەوەی کە تا خوای گەورە باردۆخ نەگۆڕێ بە کەس ناگۆڕێ ئەمە زۆربەی زار دەسەڵاتدارەکان برەوی پێدەدەن بۆ تەخدیرکردنی مێشکی خەڵک لە لاوەعی خەڵکەکە بچەسپێن کە کاکە ئێمە بە ئێوە ناگۆڕێ باشە بەڵام خوای گەورە لە یاساکانی خۆی لە دنیادا ئامرازەکانی گۆڕانکاری دیاری کردوون و یاساکانی قورئانی پیرۆز زۆر زۆر وازحە ئەبێ مرۆڤەکان بە خۆیان عمل بکەن وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله المؤمنون دەبێ هەوڵ هەبێ دەبێ سعی هەبێ وان ليس الإنسان إلا ما سعى تۆ هەوڵ نەدەی محاولە نەکەی کەمترین مەسئولیەتی تۆ ئەوێ بچی ڕۆژی دەنگدان بچیت دەنگ بدەی بڵێ بەڵێ ئەوە چاکە ئەوە خراپە ئەوەش نەکەی داوای گۆڕانکاریش بکەی چاوەڕوانی گۆڕانکاریش بکەی ناوە دەبێ هەر گلەی لە خۆت بکەی و تۆ دەبیە هۆکارێک لە وەرەکارەکانی گۆڕانکاری ڕوونەدان و درێژدەدان بە باردۆخی ناهەموار. باشە ئێمە ڕەنگە لە قۆناغی گرنگتر بین ماوەسە شوان لەکە لە دوای هەڵبژاردنەکانە دەمەوێت وەکو خوێندنەوە کە کەسێکی سیاسی خوێندنەوە بکەی بۆ واقعەکە کە ئایا
بەرەو بەرژەوەندی هاوڵاتیان بە دەرەزەیەک دەشتێتەوە هەر لە مەسەلەی پێکەنانی حکوومەت هەر لە مەسەلەی خزمەت گوزاریەکان خوێندنەوەت بۆ ئەم بارودۆخە چۆن دەبێت؟ واللهی بە کورتی من پێم وایە لە قۆناغی داهاتوو دەبێ گەشتبین بین پێم وایە بە هەندێک شەرت و مەرج داهاتوو گەشتر دەبی و باشتر دەبی یەک بەمەرجی ئەوەی کە یەکێتی و پارتی عیبرەت لە ڕابردوو وەربگرن ئەگەر ئێستا دەنجیان تۆزێک لە تەزاید وشدابی یعنی نابێ پێ مەغرور و معجەب بن لەسەر ستەمەکانیان لەسەر شێوازی کاری سیاسی ڕابردوویان لەسەر ئەو نەهجە بەردەوام بن بەڵکو وەکو مامۆستازانە باسی کرد بە مۆڵەتێکی بزانن ئەو جارە بێن چاکسازی بکەن خزمەت بەگەل و نیشتیمان بکەن چونکە ئەوان زۆرینەن واتە فاکتەرن بۆ لایەنی ئیجابی و سلبی بۆ چاکەکردن و بۆ خراپەکردن شتیان پێ دەکرێت. لایەنی دووەم بەڕاستی هێزی ترن کە ئەگەر بۆ نمونە چ ببنە معارەزە بەشداری حکوومەت نەکەن چ بەشداری حکوومەت بکەن کە بەشداری حکوومەتیش بکەن بەڵام بە نەفەسی معارەزاتی چۆن یعنی لەگەڵ شتا مەشروع و چاکەکانی حکوومەت دابن بەڵام هەر کاتێک حکوومەت لاری کرد پێی خوار کرد یعنی کۆسپ و تەگەرەی لە بەردەم دروستکەن یعنی ئەو هێزانەی تر ئەگەر یەکێتی و پارتی ینی سرە خەریان کرد هەر لەسەر خراپەکاری خۆیان بەردەوام بوو هێزەکانی تر ببنە بەدیل لە مقابلی ئەوان کە هەرچی لە توانایاندا هەیە بەرگری لە مافی هاوڵاتی و تاکەن خزمەت بەگەل و نیشتیمان بکەن ئەوەی کە لە توانایاندایە ئەوش بەڕاستی ئامرازێکە شێوازێکی زۆر باشە ئەگەر وابی ئەوە دەتوانین بڵێن بەرەو پێشەوە دەڕوا دەکەوینە قۆناغەچی تر بەڵام بە پێچەوانەوە ئەو لایەنانەی بە کۆمەڵیشەوە سبەینێ بەشداری حکوومەت بکەن تەسلیمی ئیرادەی یعنی جەور و ستەمی حکوومەت و دەسەڵاتدارەکان بن وەکو جاران بە خراپی هەنگاو بنێن لە پێناو بەرژەوەندی خۆیان بە تەئکید کورتگوتنی دەستی لێ بشۆ بەڵام پێم وانییە یعنی من بەتابێت وەکو کۆمەڵ قسە دەکەم و شاهدی بۆ خەڵکە چی تریش دەدەین وەکو لە ڕابردوو بینیمانین بە پشتیوانی خوای گەورە نەهجی ئێمە لە ڕووی سیاسی و لە ڕووی شەرعیەوە وایە کە هەرچی پێمان دەکرد لە چاکە بیکەین یعنی هەندێک شت بەسەر خۆماندا هەڵبژێرین کە ئەویش بەرژەوەندی گەل و نیشتیمانە بە هیچ شێوێک لە پێناو بەرژەوەندی یا مەجدی شخصی حزبی تەسلیمی خراپەکاری دەسەڵات و حکوومەت نەبین هەروەکو لە ڕابردوش نەبووینە و زەری بەشمان لەو پێناوە داوە مامۆستازانە وەک دەکوترێ بن لە کۆتای نزیک بووم ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی هێزە سیاسیەکانە پێت وایە کە ئەو ئەرکە قورسەی لەسەر شانیانە ئەدای بکەن لە پێناو بەرژەوەندی گشتی یاخود هەروەکو جاران بەردەوام دەبێت ئێستا خەریکە تەپوتۆزی هەڵبژاردن دەنیشێتەوە و ئەنجامەکان هەر چۆنێک بن هەرچەنگلەی هەبێەوە هەبێن ئەنجامەکان ناگۆڕێن بە ئەزمموی ئەوی پەرلەمانی عێراق کە هەرچەندە هەوڵەشی زۆر دەبران ئەنجامەکان نەگۆڕان ئێستا دەبی بیر لە کار بکەین بۆ 4 ساڵی داهاتوو ئەو حیزبانە بیر لە شێوازش کار بکەن ئایا بەتەمانە هەر بە چێشمەچێش بیجاران بڕۆنە سەرێ لەو بینە خەڵکەکە سەرگەردان بێ یان ئەتوانن گفتوگۆیەکی زدی بکەن بۆ پێکردانی حکوومەتێکی ئیتیلافی حکوومەتێک کە خزمەتی خەڵک بکاتە حکوومەتی هاوڵاتی بێت ئایا ئەو هێزە زۆرانەی کە زۆرینەی کورسەکان هێنای ئەو ئامادەیان تێدا هەیە بە گیانێکی سادە و هاوڵاتیانەوە کار بکەن یان مەغرور دەبن و لە خۆبایە بن و منەتی هێزدانە سیاسەکانیان نامێنێ ئەمە بە ئەزمموی ڕابردوومان پێمان دەڵێ بەداخەوە عیبرەت وەرناگرن لە هەڵەکان ئێمە ترسیەوەمانە عیبرەت وەرنەگرن و درێژە پێ بدەن بە سیاسەتە چەوتەکانی خۆیان ئیستیغلالی ئەو بکەن کە ڕەوایەتیان وەرگرتووە سەر لە نوێ لە هەڵبژاردنەکان نەک دەرس و عیبرەت وەربگرن بەداخەوە کەم وایە کورد دەرس و عیبرەت وەرگرتە بێ لە ڕووداوەکانە مەفروض وایە ئەو جار هێزدانە سیاسەکان پشتیوانی پەرلەمانتارەکانیان بکەن ڕێگایان پێ بدەن ئیشێکی گەورە بکەن ئەوان تەنها دەوری پشتیوانیان هەبێ بۆیان حکوومەتێکی بە قوت دروست بێت ئەم حکوومەتە ئامانی سەرشی خزمەتی هاوڵاتی بێ بۆ ژانەوەی کوردستان بێ من سوپاسی هەردوو بەڕێزان مامۆستا شوڕابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی مامۆستازانە ڕۆستایی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە میوانی من بوون لە پایتەختەوە سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ سپاس بۆ جەناب